بەشێک لە مامۆستایانی وانەبێژن وەکو خۆیان دەڵێن با بیانی و جیاجیا دوور خراونەتەوە لا وانەبێژی. سارا مامۆستایەکی وانەبێژە و دەڵێت دوای 6 ساڵ لا وانەبێژی لە نێو پۆل و لە کاتی وتنەوەی وانەدا پێیان وتووە ئەرکەکەت کۆتایی هاتووە و دەژڵێت دواتر مامۆستایەکی دیکە خراوەتە شوێنی. من دوای 6 ساڵ خزمەت لە ئامادەیەکە پۆلی دوازدەم دەگوتەوانێ بە نەعەقیەکی زۆر لە ناو پۆل لە کاتی دەرزوتنەوە داهاتون پێم دەڵێن حسەکەمی کردو ناچاری دوورکەویتەوە نازام هیچ وەفایەک بوانە بێژ نییە. ئێستا من ئامادەم لێرە لە تەربیە داوام کردوڵم ئامادەم لە گوون دەرسێ بڵێمەوە لە هەر شوێنێک بێ تەنها دابدرێمە وەک وەفایەکە چی هیچ جوابێکمان نادەنەوە. ئەمن دوای 11 ساڵ لە محازری لا دراوە بەپێی ئەوەی کەوایە ئەمن حسەکەم بۆ توانێ لە 20 حسە و لە 24 حسە هاتوۆتە سەر 16 حسە پێویستی بە یەک مامۆستای کوردی هەبوو بۆ لە ئامادەی مکریان داوامم کردووە. ئێستا بخۆم 2 ساڵە وانەبێژم یعنی کاتێکە لە کاتێکدا یعنی میلاکەتۆ شوێنم دوور خرامەوە بەڕاستی و معقول نییە یعنی تاکەی کەتی پەروەردە ئالەوە دەکات لە کاتێکدا لە 120 پرۆسی پەروەردە بە مامۆستانی وانەبێژ پڕکراتەوە. نوێنەری مامۆستایانی وانەبێژ دەڵێت لەبەر ئەم هۆکارانەیە ئێمە پارەی دیاریکرا و ڕەت دەکەینەوە و مامۆستایانی وانەبێژ هیچ مافێکیان نییە و هەر کات بیانەوێت با بیانوویەک لە ئەرکەکەی دووری دەخەنەوە. داواکاری و بەڕاستی خۆپیشاندانی و بایکۆتی ئێستا ئێمە مامۆستانی وانەبێژ بۆ ئەوەیە کە هیچ مافێکمان نییە. دەبینی لە ئێستا کۆمەڵێک مامۆستای وانەبێژ هاتوون لە ڕیزی ئێمەی مامۆستان وەستاون کە ژمارەیەکی زۆر بەڕاستی لادراون بۆی نەبوونی فەراغ بۆی نەمانی فەراغ و بۆی هاتنی مامۆستای میلاد بۆ جێگاکان. ئەمە ئەوە دەگەێن بەڕاستی مامۆستای وانەبێژ هەر کاتێک هەبێ مەبەستیان بێ لادرێ نانی زمان نییە مامۆستای وانەبێژ ئەگە 10 ساڵی تێر وانەبێژبی تۆ بەرداوامی لە شوێنی خۆت. ئەمڕۆ هەر یەک لە سۆران عومەر پاڵەیوراوی سەرکەوتوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئامادەی گربوونەوەی مامۆستایانی وانەبێژ بوون و دەڵێن با هەموو شێوەیەک پشتگیری و پشتیوانی مامۆستایانی وانەبێژن و پێویستە حکوومەت داواکاریەکانیان جێبەجێ بکات. ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە مافی ئەم وانەبێژانە بە یاسایی بکە و ناکرێتەوە سوود لە وانەبێژێ ببینی لە بەرامبەر ئەرکێکی زۆرە بەڵام هیچ مافێکی نەدەیتێ و پرۆسەی پەروەردە بە بوونی وانەبێژ مانای ئەوەیە کە خەلەلی گەورەی تایە و نەقسی گەورەی هەیە. تاوان داواکاری مامۆستانی وانەبێژ داواکاریەکی ڕەوایە و سادەیە و لە توانای ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە وەڵامی باتەوە چونکە ئێمە ئەزانین داهات لە هەرێمی کوردستانە قەبارەیەکی گەورەیە و ئەتوانرێت وەڵامی داواکاری مامۆستایان بدرێتەوە. ماوەی 15 ڕۆژە مامۆستایانی وانەبێژ لا سنووری پەروەردەی ڕانیە و پشدەر گربوونەوەی ناڕەزایەتیان دەست پێ کردووە و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و داوای دامەزراندنیان دەکەن. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.